لە دەواازەی نێودەوڵەتی باشماخ دەست بەسەر چەندین تانکەر غازی LPG داگیرا کە کۆمپانیایەک ویستویەتی بە پسوڵەی تەزویرەوە بیباتە خاکی ئێران. بڕی ئەو غازەی دەستی بەسەرداگیراوە زیاتر لە 25,350 لیتر بووە، کاتێکیش پشکنینی بۆ کراوە دەرکەوتووە 8 تانکەری پسوڵەی ڕەسیدەکەی تەزویرە و لە مەرزەکەش ڕاگیراوە. دوای گرتنی تانکەرەکان دۆسیەکە ڕەوانەی دادگا کراوە، لیژنەیەکیش بۆ لێکۆڵینەوە لە چۆنیەتی هێنانی تانکەرە غازەکان و دۆزینەوەی لایەنی کەمتەرخەم لە نێوان گومرگی سلێمانی و پێنجوێن پێگەهێنراوە. ئەبێ کەمتەرخەمیەک هەبوو بێ یا کەمتەرخەمی لە شوێنێکە هەبوو بێ، چکە ئەم تەنکەرانە لە سلێمانیەوە هاتوو بەلای ئێمە. ئەم پسوڵانە کە کراوە چۆن کراوە لە چوا کراوە بەسەرچیا تێپەڕیوە بەڕاستی وایە بێ هینی بکە، ینی تعقیبی زیاتری ئەوێ و بۆیە بەڕێوەبەرەتی گومرگی سلێمانیشمان داخڵی قەزێکە کردووە یاخود هەمانجیمان لەگەڵا کردوون، چونکە بێ ئەوانش لێکۆڵینەوە بکەن کە ئەم تەنکەرانە چۆن ئەویان تێپەڕانەوە هاتوون تا باشماخ. بە پێی ئەو بەڵگانەی دەست NRT کەوتووە ساڵی 2018 هەمان کۆمپانیا 138 تانکەر غازی هەناردەی ئێران کردووە لە مەرزی نێودەوڵەتی باشماخەوە، بەڵام دوای پێگەێنانی لیژنەیەک هیچ ئەنجامێک لەسەر سزادانی کۆمپانیاکە یان ئەو کەسانەی ئەو کاریان بۆ کردووە ڕانەگەێنراوە. لە یاسای سزادانی عێراقی و لە مادەی 289 سزای ئەو کەسەی تەزویرەکەی ئەنجامداوە زیاترە لە 10 ساڵ زیندانی. ئەو کەسەشی ئەگەر بە مەبەست کارەکەی بۆ کردبێت بە پێی مادەی 315 بۆ زیاتر لە 10 ساڵ زیندانی دەکرێت. ئەو غازە نایاساییە بەسەر بازگەکانی گومرگی سلێمانی و پێنجوێن تێپەڕیوە. لە کاتێکدا دەبێت لەو بازگانە کارمەندێکی بەشی پشکنین بچێت تانکەرەکە بپشکنێت و بەراوردی ژمارەی سەر مەنەفێستەکە و تانکەرەکە بکات لەگەڵ ژمارەی سەر وەسڵی قەپانەکە و تانکەرەکە، پاشان گومرگ دەکرێت و دوای پارەدانی وەسڵ دەدرێتەوە بە شۆفێرەکە بۆ ئەوەی لە بازگەکان پیشانی پۆلیسی گومرگی بدات تاکو بیباتە مەرزەکە. بەڵام ئەو کۆمپانیایە تا دەواازەکە غازەکەی بە وەسڵی پێشتر کە تەزویری کردووە بردووە. کارزان تارێق NRT دەواازەی نێودەوڵەتی باشماخ.